بڵێن دەرچووەکان بەدەستێک ئاڵاتان پێیە بەدەستێکیش قەڵەمی زانست کو ئاڵاکانتان دەبەرزی کەنەوە و سڵاوێ بنێرن بۆ میوانانتان بۆ دایکان و باوکانتان بۆ هەموو کوردستان بڵێن ئێمە نەوەی کوردستانین بڵێن ئێمە بەرگی زانستیمان پۆشیوە بڵێن ئەوە ئێمەین کوڕ و کچە بەژن زرافەکانی دەرچوەکانی زانکۆی سەلاحەدین لەگەڵ ئەوەشدا ناوە ناوە مژدەکانتان پێ دەڵێن کە چەندین بەشی کردووە پیرۆزبایی لە سەرجەم قوتابیان و دەرچوانی خولی 38مینی زانکۆی سەلاحەدین دەکەم هیوادارم دوای ئەوەی ئەو 16 ساڵ نزیکەی زیاتر لە 16 ساڵ خوێندن هیوادارم خینەکان ئەو ئەمادبوونیان بە فێوە نەڕواتنداوە ینی هیوادارم هەلی کار و دامەزانین لە حکومی و لە شوێنەکان لە داوائیرەکان زیاد بۆ قوتابیان بڕەخسێن ئەو چەند ساڵە خوێندنیان کرد بە خۆڕایی نەبوو چەندین هەوڵیان دا و ماندوو بوون. پلان بۆ پێشکەوتنی خۆی و کوردستاندا دەڕێژێت لە دڵتە دڵم خۆشە لەبەرەوەی دوای 16 ساڵ خوێندن و ماندووبوون ئەو بەرهەمەکەی دەبینین خۆشیەکەی دەبینین و هەموو دڵمان زۆر خۆشە ئەوڕۆکە تەخەروز دەکەین و ئینشاءالله دوای ئەو تەخەروجەش دادەمەزرێن بۆی کوردستان بەرزکەین و کوردستان پێش بخەین ئینشاءالله هەمیشە بە باشترین زانست پەروەردەیان بکات. سەرەتا ئێمە کە ئەم کەمپینەمان ڕاگەیان چاوەڕێ ئەوە نەبووین کە ئەو هەموو پشتگیریە هەبێ بۆ ئێمە کەسانێکی زۆر پاڵپشتیان کردین کەسانێکی زۆر ئیشەکە ئێمەیان لای خۆیان بڵاو کردوانێ و خەڵکێکی زۆر بەدەم ئەم ئیشەوە هاتووە و ئەکید ئەوە زۆر گرنگەیە چونکە ئەم نەخۆشیە کە هەیە نەخۆشیێکی قورسە و خەڵک پێویستی بە هاوکاریە بە تایبەتی لەم نەخۆشیەیە چونکە مادی زۆر تیا سەرفەکرێت گرنگە کە کۆمەلگا بە عام بەدەم ئەم جۆرە ئیشانەوە بێت و بەدەم ئەم جۆرە چالاکیانەوە بێت. ئەمانجێمە لەم کەمپینە ئەوەیە کە بتوانین ئەگەر بە شتێکی زۆر پچکۆلەش بێ یارمەتی نەخۆشخانەی هیوابین کە بۆ ژێرپەنجەیە بتوانین دەستێکیان لەگەڵا بگرین بۆی بتوانین یارمەتی نەخۆشەکان بین. ئێمە ئامانجی ئەم ساڵمان ئەوە بوو کە یادی 5 ساڵەمانە وتمان لە باتی ئەوەی کە ئێمە دانیشی مەسەلەن ئاهەنگێ بکەین شتێکی وا بکەین کە بڕەپارێکی بۆ سەرفەکەین و لەوانەیە جێی خۆی نەگرێ. В 21 раз проходит в Москве на ВДНХ российская агропромышленная выставка «Золотая осень». В ней представлены все отрасли сельского хозяйства Российской Федерации, а также участвуют компании иностранные из 17 государств. Всего 50 регионов России представляют здесь свои коллективные стенды или в каком-то другом формате отдельными участниками. Всего компаний порядка 1500 тоже в разном формате участвуют. Даже для посетителей не профессиональных, а просто прийти, ну тут здесь можно и купить какую-то продукцию. Очень красиво, я тут везде селфи нащелкала себе. Вот. Значит, конкретно меня интересовали средства защиты растений, так как у нас фирма занимается средствами защиты растений. Мы искали партнеров, чтобы соединить наши технологии с ними. Это не в этом павильоне, а в том, который находится немножко впереди.